سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی دیکە وەک دەزانن سەرلێواری ئەمڕۆ کۆبنەوەیەکی تایبەت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سازکرا سەبارەت بە گفتوگۆکردن لەسەر بابەتی جێهێشتنی هێزەکانی هاوپەیمانان بە تایبەت هێزەکانی ئەمریکا لە عێراق کە ئەم بابەتە ماوەیەکی زۆرە مشتومڕی لەسەرە و بە تایبەت ئەم دانیشتنی کامڕۆ سازکرا لە دەرەنجامی ئەو هێرشە درۆنیە بوو کە لە چەند ڕۆژی ڕابردوو کرایە سەر یەکێک لە سەرکردە دیارە سەربازیەکانی حزب الله لە بەغدا و ئەمە ڕای شەقامی عێراقی جوڵان و ناڕزایی دروست کرد سەبارەت بەوەی کە دەبێ هەرچی زووە هێزەکانی ئەمریکا لە خاکی عێراق بکشێنەوە. هەر بۆیە ئەمڕۆ کۆبنەوەی ئەنجومەنی نوێنەران سازکرا، بەڵام ئەوەی کە بینرا لە نێو کۆبنەوەکەدا ژمارەیەکی کەم لە ئەندامانی ئەنجومەن ئامادە بوون بە گشتیانی لایەنی سوننا و پێگاتەی کورد جگە لە ئیسلامیەکان ئامادەی دانیشتنەکە نەبوون، ئەگەرچی پێشتر زیاتر لە 100 واژۆ کۆکرا بۆ ئەم دانیشتنە، بەڵام هەر ئەوانەی کە واژۆیان کردبوو لە نێو بەشێکیان لە نێو دانیشتنەکە ئامادە نەبوون و بەر لە چەند خولەکێکیش دانیشتنەکەی ئەنجومەنی نوێنەران کۆتایی هات بەبێ ئەنجام بەبێ بڕیار چاوەڕێ دەکرێت لە کاژمێرەکانی داهاتوو دەرەنجامی زیاتر و زانەری زیاتر لەسەر دانیشتنەکە بزانین. دەمەوێت گفتوگۆی دانیشتنەکەی ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەران بکەم لەگەڵ بەڕێز کاروان یارویس ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵم دەبێت. کاک کاروان، سوپاس بۆ ئامادەبوونت. دەوترێت ئەم دانیشتنەی ئەمڕۆی ئەنجومەنی نوێنەران هێندەی بۆ مجامەلەکردن و هێورکردنەوەی شەقامی عێراقی بۆ هێندە بۆ فشارکردن نەبووە بۆەوەی هەرچی زووە هێزەکانی ئەمریکا خاکی عێراق بەجێ بێڵن. زۆر سپاس. دیارە بەداخەوە یعنی ئێمە لە دوای 2030ەوە پێشلکردنی سیادەی عێراق، سەروەری خاک و ئاسمانی عێراق نەتوانراوە چارەسەر بکرێت، چونکە هۆکارەکەی گەڕاوەتەوە بۆ دەستێوەردانی وڵاتانی دراوسێ و ئەقلیمی و زلهێزەکان لەلایەک وەلایەکی تریش خراپی دۆخی عێراق، قوڵبوونەوەی ململانی ناوخۆیەکان لە عێراق، شەڕی ئیرهاب، ئەمانەوایان کردووە کە عێراق نەتوانێ سەروەری خاک و ئاسمانەکەی بپارێزرێ. لەبەرەوە ئەمە کێشەیەکی قوڵە لە عێراق. ئەم کێشە قوڵە پەیوەندی بە دەستێوەردانی چەند وڵاتێکەوە هەیە و پەیوەندی بە کۆمەڵێک هۆکاری قوڵەوە هەیە کە ناتوانێ بەم ئوسلوبەی ئێستا بەم شێوازەی ئێستا کە بەداخەوە بەشێکی شێوازی مزایدەی سیاسیە، بەشێکی بۆ فەیسبوک و مخاتبەکردن و یاخۆ دنەدانی هەست و سۆزی خەڵکە، بەم ئوسلوبە ناتوانین ئەم کێشەیە چارەسەر بکەین. بەڵکو چارەسەرکردنی ئەم کێشانە کە بە یەک پاکێج تەماشاکرێ شکاندنی سیادەی عێراق کە هەرێمی کوردستانی شەگرێتەوە کە بەشێکە لە قوارەی فدراڵی عێراق، ئەمە پێویستی بە وریایی هەیە، پێویستی بە هێمنی هەیە، پێویستی بەوەیە لە ڕێگەی گفتوگۆ و دانوستانەوە بگەین بە ڕێگەچارەیە کە چۆن ئەمە چارەسەرەکرێ. حکوومەتی عێراقی پێشتر هەم ڕێکەوتنی هەبووە و هەم فۆزاتی درودرێژی هەبووە لەگەڵ ئەمریکیەکان و هاوپەیمانان و دوا بە دوای قۆڵبوونەوەی ئەم کێشانش بەداخەوە لە دوای شەڕی غەزە کە وردە وردە هەنێ فەسائلی چەکدار هەوڵی ئەوانەدا کە عێراقش بخزێنەوە ناو ئەم ئاو کێشانەوە، ئەم بابەتە دیسانەوە گەرم و گورتر بووەتەوە. بۆیە ئەم شێوازەی کە ئەمڕۆ دانیشتنەکەی پەرلەمان چاوەڕانکراو بوو کە خۆی عنوانی دانیشتنەکە دانیشتنێکی تەداوری ڕاوێژکاریە واتە هیچ قەرارێکی تێنادرێ و پێشتر لە ساڵی 2020 پەرلەمانی عێراق بڕیاری هەیە بۆ دەرکردنی هێزە بیانیەکان و بڕیارەکە لە کاتێکە دراوە کە لە پەرلەمان هێزێکی کاریگەری وەک ڕەوتی سەدر ئامادەیی هەبووە و بڕیارەکە لە ئانوساتێکا دراوە کە وەکو کاردانەوەیەک بووە بەرامبەر بە ئامانجگردنی قاسم سلێمانی و ئەبوو مەهدی موهەندس لە عێراقا. لەبەرەوە ئێستا هەر دەرکردنی هەر قەرارێکی تر وە جێبەجێ نەکرێ یاخۆت پەلەپەلی تیا بکرێ، دۆخەکە خراپترەکە و هاوکار نابێ بۆ چارەسەرکردنی کێشەکە. بۆیە چاوەڕانکراو بوو یەکەم ڕێژەی ئامادەبوون لە دانیشتنەکە زۆر کەم بوو، خۆی چوارچەوەی هەماهەنگی
نزیکەی 180 کورسیانەیە و ئەو بەڕێزانەی کە واژوویان کردبوو ئیمزایان کردبوو داوای ئەم دانیشتنە ئاساییان کردبوو سەروی 100 کەس بوون و کەچی ڕێژەی ئامادەبوون کەمتر بوو لەوانەی کە ئیمزایان کردبوو. ئەمە دەلالەتی ئەوەیە کە ئەم کێشانە لە ڕاستیە بە شوێنەیی بە وریایی بە گفتوگۆی بەرپرسیارانە لە نێوان ئەمریکا و هاوپەیمانان لەلایەک و حکوومەتی اتحادی عێراق لەلایەکی تر جەولەی دووەمی گفتوگۆکان دەستی پێ کردووە، کۆبوونەوەی یەکەم کرا، سبەینێ کۆبوونەوەی دووەمە کرێ لە بینی ئەمریکیەکان و حکوومەتی اتحادی عێراق. ئەم کێشەیە پێویستی بکاتە و ئەبێ ئەنجامی گفتوگۆکان دەری بخەن و ڕێگە چارێک گڵاڵە بکەن ئەنجامی گفتوگۆکان. ئایا هاوپەیمانان لە عێراق مێننەوە کەمانەوە ئەلتزاماتیان چییە و بە چ شێوازەکە مێننەوە و ئایا کە ئەکشێنەوە بە چ شێوازێک و بە چ نەخشەیەکی زەمەنی ئەکشێنەوە لەبەرەوە پێویستی بکاتە لە ڕاستیە. باشە کە کارۆنانی بەشداری نەکردنی ئەوانی کە واژۆیان کردووە بە بڕای تۆ ئەنی بۆچی دەگەڕێتەوە فشاری دەرەکی هەبوو بۆی بەشداری نەکەن یان لەو وەختەی کە واژۆ کراوە لەگەڵ بارودۆخی ئەمڕۆ جیاوازیەک دروست بووە تێڕوانینێکی جیاوازە بۆ لەسەر بەشداریکردن لە دانیشتەکە؟ خۆی لە ڕاستیەم دانیشتانە کە دانیشتینە ئاسایین و دانیشتێکن ڕەهەندی سیاسیانەیە و هەستیارن ئەم دانیشتانە ئاساییە مووقفی سیاسی لێ بکەوێتەوە. بایکۆت یاخود ئامادە نەبوون بە هۆکاری سیاسی لە دانیشتەکانی پەرلەمان شتێکی ئاسایی واردە. ئەوەی کە ڕوون بوو کورد و بەشێکی زۆر لە سونەکان ئامادە نەبوون و لەگەڵ ئەوەشە بەشێکی بەرچاو لە پەرلەمانتارانی چوارچێوەی هەماهەنگی و سربەخۆکانیش بەشدار نەبوون. ئەمە لە ڕاستیە بەشێکی ئێمە لە پەرلەمان بە بەردەوامی کێشەی غیابوونمانەیە. لە جەلسە هەرە گرنگەکانی تریشە پەرلەمانتاران بەشێکی زۆریان ئامادە نابن و بەشێکی تری هۆکارەکەی لە ڕاستیە هۆکاری سیاسیە ڕەنگە جیاوازی بیرروبۆچوون هەبێ لەسەر دانیشتنەکە و لەسەر ئالێتی دانیشتنەکەەوە چۆنێتی ڕۆڵی پەرلەمان لە چارەسەرکردنی ئەم کێشانە. کاکە کارۆن لە نێو پێگاتەی کورد وەک پێشتری شامەژەم پێدا بە تەنها لایەنە ئیسلامیەکان بەشداریان کردووە و هەرێک لە یەکێتی وە پارتی بەشداریان لە کۆبوونەوەکەدار نەکردووە و پێشتریش بینیمان لە سەرزاری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانەوە بەڕوونی باسی لەوە کرد کە ئێمە لاریمان نییە لەمانەوەی هێزەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان بەڵکو و گرنگیشن و ئەمریکاش خۆی بەڕوونی باسی لەوە کردو ئەگەر لە گریمانەیەکیشدا لە عێراق بکشێنەوە ئەوە لە هەرێمی کوردستان دەمێننەوە. بە بڕای تۆ بەشداریکردنی لایەنە ئیسلامی کوردیەکان بۆچی دەگەڕێتەوە؟ خۆی لە ڕاستیە تێک ڕای کورد بەشدار نەبوو وەکو فراکسیۆن، تێک ڕای فراکسیۆنە کوردستانیەکان بەشدار نەبوون. ئایا هۆکارەکەی چییە و چۆنە تا ئێستا هیچ کوتلەیەک بە ڕسمی هەڵوێستی خۆی نەخستۆتە ڕوو و ئەوەشی کە پەیوەندی بە برایانمان لە فراکسیۆنی یەکگردوو کۆمەڵەیە لە ڕاستیە دوو پەرلەمانتاری بەڕێزیان ئامادە بوون و ئەوانیش هۆکاریان هەبوو کە ئامادە ئەبن بۆ ئەوەی ڕێی خۆیان بخەنە ڕوو و بۆچوونی تایبەتی خۆیان نەبوو کە لە جەلسەکە ڕای بگەێنن بۆیە ئامادە بوون. ئەگینا وەکو با بڵێن بە شێوەیەکی مرکزی هیچ لایەک لە فراکسیۆنە کوردستانیەکان ئامادەی جەلسەکە نەبوون. باشە کاکێ کاروان سبەینێ وەک جەنابیشت ئاماژت پێدا کۆبنەوەیەکەیە لە نێوان هەردوو لیژنەی هەماهەنگی نێوان عێراق و ئەمریکا سەبارەت بە جەولەی دووەمی گفتوگۆکان، بەڵام قسە و باز زۆرە لەسەر ئەم جۆرە کۆبوونەوانانی. دیسان باز لەوە دەکرێت کە ئەم کۆبوونەوانە هێندەی کۆبوونەوەی ڕاوێژکاری و ڕاگۆڕینەوەی هێندە بۆ دەرکردنی بڕیار نیەوە لە سەرزاری بەرپرسانی پرتاگۆنیش لە ئەمریکاوە وتراوە کە ئەم جۆرە کۆبوونەوانی لەگەڵ عێراق ئەنجامی دەدەن. هیچ کامیان بەنیەتی ڕۆشتنە دەرەوەی هێزەکانی ئەمریکانین لە عێراق بۆ پێی زیاتر بۆ گۆڕینەوەی زانەری سەربازی و هەماهەنگی نێوانیانە. یانی پێت وایە سبەینێ بڕیاری گرنگ لەو کۆبوونەوەی دەربچێت؟ تەسەوەر ناکەم سبەینێ ئەم کۆبوونەوەیە هەم تەبیعەتی کۆبوونەوەکە کە دووەم کۆبوونەوەیەوە هەم بەشداربووانی کۆبوونەوە کەش ڕەنگە دەسەڵاتی بڕیاردانیان نەبێ، چونکە ئەمە لە ڕاستیە بەشێکە لە گفتوگۆکان و هەردوو لە ئەبێ بگەڕێنەوە بۆ مەرجعی خۆیان و وردەکاری کۆبوونەوەکان باسکەن بۆ مەرجعی خۆیان.
لەبەرەوە پێم وایە ئەمە کاتی زۆرەوەیەوە ئەم جەولە ئەم گەڕەی دانوستانەکان لە بینی حکومەتی ئیتیحادی عێراق و لە بینی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کاتی ئەوێوە ئەم کۆبوونانەوە کە دووەم کۆبوونەوەی لە ڕاستی ئەمە سەرەتایە بۆ گفتوگۆیەکی درێژخایەن کە ڕەنگە کاتێکی زۆری بوێ. باشە کاکاڕوانەنی ئەوەی کە پێشببینی دەکەیان چاودێرانی سیاسیش لە عێراق باسی دەکەن ئەنی بەجێهێشتنی هێزەکانی ئەمریکا لە عێراق بەکارێکی ئەستەم دەبینن و پێیان وایە ئەمریکا هەم بەمانەوە هەم بەڕۆیشتن لەسەر ڕەزامەندی کەس نەوەستاوە لە عێراق. بە بڕۆی تۆ ئەم جۆرانە لە فشار و لە ناڕەزایی و لە کۆبوونەوە و هەر ڕێگایەکی دیکە کە ناوی فشاری لێ دەنرێت بۆ دەرچوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق کاریگەری دەبێت؟ خۆی لە ڕاستیە ئەم دانیشتنانەی کە تایبەتی ئەمەی ئەمڕۆی پەرلەمان و ئەو بەیان نامە و ئەو لێدوانانەی کە ڕۆژانە گوێمان لێبێ دیوی دەرەوەی هاوکێشەکەن، دیوی ناوەی هاوکێشەکە شتێکی ترە گوزرێ و ئێمە گەر یعنی سەرنج بدەین پێشتر کە ئیمزا کۆکراوەتەوە بۆ میاداشتە کە دانیشتن بکرێ بۆ بڕیاروەرگردن لەبارەی دەرکردنی هێزەکانی هاوپەیمانان و ئەمڕۆیش یعنی ژمارەی ئامادەبووان لە دانیشتنەکە دەری خست کە هێشتا هێزە سیاسیەکانی عێراق و بە تایبەتی ئیتاری تەنسیقی و ئەو هێزانەی کە لە ئێرانەوە نزیکن قەرارێکی با بڵێن جددی و یەکگردوویان نییە کە لە پەرلەمان قەرار بدەن کە هێزەکانی هاوپەیمانان دەربکەن. ئەمە یەک. دوو، ئەگەر ئەم قەرارەیان هەبوایە ئەوە تعبیەکی سیاسیانە کرد و ئیعازیان ئەدا بە هەموو فراکسیۆنەکانیان کە خۆیان نزیکەی 180 کورسین ئامادە ئەبوون، 180 پەرلەمانتار و لە سێەم هەم بەشێک لە تعبیە سیاسیەکە لەگەڵ فراکسیۆنە کوردیەکان قسەیانە کرد، لەگەڵ سونەکان قسەیانە کرد کە بێنە دانیشتنەکەوە و لەگەڵیانە بن لەم پرۆسەیە. بۆیە ئەمڕۆ هیچ کاملەوانەمان نەبینی، نەیعازی مرکزی هەبووە بۆ هەموو پەرلەمانتارانی ئیتاری تەنسیقی ئامادە بن و نە گفتوگۆی لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی هەبووە لەگەڵ فراکسیۆنەکان کە بەشدار نەبوونەبووی قەنەعەتیان پێ بکەن بەشداری بکەن. لەبەرەوەمە داواکاری ژمارەیەک پەرلەمانتار بوون کە زۆر جار ئەم پرسانە دێتە پێشەوە دەسەکەن بە کۆکردنەوەی ئیمزا و ئایانەوێ دانیشتنی پەرلەمان ئەنجام بدرێ. لەبەرەوە ئاسانە پەرلەمان قەرار بدا، بەڵام جێبەجێنەکردنی ئەم قەرارە قورس لەسەر پەرلەمان، لەسەر پێگەی پەرلەمان، لەسەر سومعەتی پەرلەمان ئەشکێتەوە. 2020 پەرلەمان قەراری داوە جێبەجێ نەبووە، دیسانەوە قەرارێکی تر بدا جێبەجێ نەبێ. لەبەرەوە خودی حکوومەتی عێراق و بەتایبەتی ئەم حکوومەتەی بەڕێز محەممەد شیع السودانی پابەت نییە بە هەندێک لە بڕیارەکانی پەرلەمانەوە و چ جایەوەی کە ئێستا ئەمریکیەکان یاخۆت ئەم وڵاتانی دراوسێ وڵاتانی ئیقلیمی ئەوانەی کە لە عێراقە تەواجدیانەیە هەژمونی سیاسی و عەسکەریانەیە پابەت بن بە قەراری پەرلەمانەوە. کاکێ کاڕوانانی ئێستا کە جەنابەت گفتوگۆ دەکەیت دانی دیارە وەک هەواڵێکی بەپەلە و ئێستا دەڕوات کە بە موشک هێرش کراوەتە سەر هێزەکانی ئەمریکا لە کێڵگەیەک لە سووریا. ئەنی دەمەوە بکەم بە پرسیارێک لەوەی کە خەریکە وەک جۆرێک لە دۆخێکی ئاسایی لێدەیانی ئەمریکا هێرش دەکا و ئەم گروپانە هێرش دەکەن، ئەمان هێرش دەکەن، ئەوان هێرش دەکەرانی پێ دوایە ئەمە ئەبێ لە خاڵێکدا بگاتە چارەسەر. ئەم چارەسەرە کەیە؟ وە لە ڕاستی ئەمە گرفتەکەمان ئەوەیە ئەو فەسائیلانەی لە عێراقەوە هێرشەکەنە سەر ئەمریکیەکان و لە بەرامبەر ئەمریکەکان هێرشەکەنە سەر ئەوان. ئەمانە سیاسەتی ڕسمی حکوومەتی عێراقی نین، سیاسەتی ڕسمی دەوڵەتی عێراقی نین و حکوومەتی عێراقیش یعنی چەند جارێک هەم لەگەڵیانە ڕاستەخۆ قسەی کردووە و هەم لە ڕێی میدیاکانەوە داوای لێ کردوون کە ئەم پەلامارانە ڕابگرن. لەبەرەوە ئەم پەلامارانە لە ڕاستیە هەر جۆرە هەڵکشانێکی سەربازی ئەمنی خزمەت بە بەرژەوەندی هیچ لایەک ناکە و بە تایبەتی ئێمە لە عێراق بە دۆخێکی هەستیارەتی ئەپەڕێ. ئەم کابینەیە کە
بە ئەستەم بە دژواریەکی زۆر پێکێنرا، ئەرکی گەورەی لەسەر شانە، هێشتا بەشی هەرە زۆری ئەرکەکانی ڕانەپەڕاندووە و هێشتا لە دەرەوەی پەرلەمان لە دەرەوەی ئەم حکوومەتە هێزی گەورە گەورە هەن دانیشتون و چاودێری دۆخەکەکەن لەوانە ڕەوتی سەدر. لەبەرەوە تێکدانی ئەم دۆخە هەم ئەرکی ئەم حکوومەتە چارەنووسی ئەم حکوومەتە قورسەکە و هەم دۆخە سیاسی و ئەمنیەکە و هەم ئەو دۆخە خراپەی خەڵکی عێراق لە ڕووی بژێیی وەیە قورستریە کاتەوە بە تایبەتی ئەم جۆرە لە هەڵکشانە و سەربازی و سیاسیانە کاریگەری لەسەر بازار و لەسەر ئابووری عێراق بێ بە تایبەتی کە نرخی دۆلار بەرامبەر بەهای دینار بەرامبەر بە دۆلار جێگیر نییە و ڕۆژانە یاریەکە هەر جۆرە لە بەرزبوونەوە دابەزینێکی بەهای دینار کاریگەری ڕاستەخۆی لەسەر ژیانی خەڵکی عێراقەیە و لەبەرەوە هەم بۆ لایەنە شیعەکانیش ئەم کابینەیە کە بە ئەستەم بە گرژێکی زۆرا تێپەڕی و بە دژوارێکی سیاسی و ئەمنیە زۆر تێپەڕی تا ئەم کابینەیە تەشکیل کرا حەق نییە یعنی بە جۆرێک لە جۆرەکان دۆخەکە ئاڵۆزکەن بۆ ئەوەی ئەم کابینەیە نەتوانێت ئەرکە سەرەکیەکانی خۆی ڕاپەڕێنێت. بەڵێ کاک کارۆنانی ئەوەی کە ڕوونە ئێستا ئەمریکا باشکرا باسیلەوە کردووە کە ئەگەر ئەم جۆرە هێرشانە ڕانەگیرێ وەڵامەکانی ئەمە تونتر دەبن و کاریگەرتر دەبن و بەڕوونیش پەنجەی تۆمەتی ڕاکێشاوە بۆ ئێران کە لە پشتی ئەم گروپانەوەیەوە هانێدات. بەڵام قسەیەکی دیکە هەیە لەوەی کە دەوترێت مانی بە ناڕاستەوخۆ ئێران هۆشداری داوەتە ئەم گروپانە کە هێندە لە سنووری خۆیان تێنەپەڕن لە ئاستی چالاکیەکانیان بۆی وەڵامەکانی ئەمریکاش بەو ڕادەیە تند نەبێ. پێت وایانی شتێکی لەم جۆرە لە ئارادا بێدانی سنوورێک کە بێ بۆ چالاکی ئەم گروپانە؟ خۆی لە ڕاستی ئەم دۆخە سەر ناکێشێ بۆ شەڕی گەورەتر بەم شێوازەی ئێستا تونتر نەرمتر بەردەوامە بێ کە بە ئاماژکردنی ئامانجی دیاری کراوە، یعنی سەر ناکێشێ بۆ شەڕێکی فراوانتر کە ئێرانی تیاوە بگلێ ئەمریکا و ئێران ببن بە ڕاستەوخۆ ببن بە جەبهەی سەرەکی ئەم شەڕە. لەبەرەوە بەم شێوەیە کەمتر زیاتر ئەم دۆخە بەرداوامە بێ. بەڵام لە ڕابردووە و بە تایبەتی چەند ڕۆژی ڕابردوو ئەو گورزانەی کە ئەمریکا لە فەسایلی مەقاومەی ئەدا گورزەکانی ئەوان بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیای سەربازی بەهۆی توانایی لە ڕادەبەدەری پێشکەوتوی سەربازیان کاریگەری ترە بێ و دۆخەکە خراپترەکە. لەبەرەوە هەم ئێران و هەم ئەمریکیەکان و هەم هێزەکانی چوارچەوەی هەماهەنگی لەگەڵەوە نین کە دۆخەکە سەر بکێشێ بۆ دۆخێک کە شەڕەکە گەورەتر بێ و هەردوو لا لەگەڵەوەن کە جۆرێک لە هاوسەنگی ڕابگیرێ. چونکە بیرمان نەچێ من پێشتریش وتم ئەوەی لە ڕاگەیاندنەکانەوە ئەوەی لە بەیاننامەکانەوە لە کۆنگرەی ڕۆژنامە نووسیەکانەوە ئەوترێ شتێکە ئەوەی لە پشتی پەردەوە ئەگوزرێ لە عێراق لە ناوچەکە شتێکی ترە. کاک کاروانانی پێشتر باسمان کرد کە هەرێمی کوردستان لاری لەوە نییە ئەگەر بێت و هێزەکانی ئەمریکا خاکی عێراقی چێبێڵن ئەوە لە هەرێمی کوردستان هیچ گرفتێک نییە و هەرێمی کوردستان لاری نییەوە ئەمریکاش بە هەمان شێوە بۆ خۆی ئەو نیەتی دووپات کردوێتەوە. ئەلەم ڕۆ دەمەوێت ئەو پرسیارە بکەمانی ئەمە بە نیەتی خێر یان بە بەرژەوەندی بۆ هەرێمی کوردستان دەشکێتەوە گە بڕیارێکی لەم شێوەیە بدریان ڕەنگە ئەمە دەرگای کێشە و ململانەیەکی تازە لە نێوان هەرێم و بەغدادا بکاتەوە. خۆی لە ڕاستیە ئێمە گە گریمانەکەمان وا بێ قەراردرا ئەمریکیەکان بکشێنەوە هاوپەیمانان بکشێنەوە لە 15 پارێزگاکەی عێراق بکشێنەوە لە 3 پارێزگاکەی هەرێمی کوردستان بمێننەوە گرفت دروست ناکە بەدڵنایەوە گرفت دروستەکە. یەکەم گرفتی یاسایی دروستەکە سبەینێ لە دادگای ئیتیحادی سکاڵا تۆمارەکەن کە هەرێمی کوردستان پابەت نەبووە بە فلان بڕیاریا فلان قانون کە پەرلەمانی عێراق دەریەکە. ئەمە یەک. دوو ناوچەکانی ئێمە
ناوچەدا بڕێنراوەکان و ناوچەکانی هاوسنووری هەرێمی کوردستان ئەگەر هەر لە غیابی ئەمریکیەکان لە غیابی ئاوپەیمانان هەر جۆرە لە فەراغی ئەمنی دروست بێ بە دڵنیایی وە کاریگەری لەسەر دۆخی ئەمنی هەرێمی کوردستان و کەرکووک و مووسڵ و ناوچە کورسانێدا بڕێنراوەکانی دیالە و سڵاحەدینەکە لەبەرەوە دۆخێکی قورسە ڕەنگە ئەمریکیەکان چاوەڕوان ئێوە بکەن یعنی ڕێیان وا بێ کە ئەگەر کورد ببێ بە بەشێک لە ئەو هەوڵەی هەیە ئەو پرۆسەیە هەیە لە عێراق بۆ دەرکردنی ئەمریکیەکان ئەوان عێراق بە یەک پاکێش سەیرەکەن هەرێمی کوردستانش جێهێڵن ڕەنگە بۆچوونی تر ئەوە بێ ئەگەر هەرێمی کوردستان بەشێک نەبێ لەم پرۆسەیە لەم فشارانەی کە لە عێراقی بۆ دەرکردنی ئەمریکیەکان ئەو کاتە ئەمریکیەکان و هاوپەیمانان لە هەرێمی کوردستان ئەمێننەوە لە هەردوو حاڵەتەکە لە ڕاستیە سەرێشە بۆ هەرێمی کوردستان دروستەکە کاک سەرتیب ڕووداوەکانی چەند ساڵی ڕابردوو سەلماندیان کە قەوارەی هەرێمی کوردستان هیچ حەسانەیەکی ئەقلیمی و نێودەوڵەتی نییە یعنی لە بەردەوام لە بەردەم هەڕەشەیە و بەردەوام لە بەردەم ئەوەیە کە پەلەمار بدرێەوە هیچ چوارچێوەیەک نییە کە حەسانەیەکی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان دروست بکەوە بیپارێزێ لە پەلەماری وڵاتانی دراوسێ و وڵاتانی تر لەبەرەوە دەبێ هەرێمی کوردستان زۆر بە وریایی مامەڵە لەگەڵ ئەم پرسە بکە لە ڕابردووە جەمسەربەندیەکان بۆ هەرێمی کوردستان زەرەری زۆر بووە وەزیانی گەورەی لە هەرێمی کوردستان داوە بەداخەوە سەرباری هاوسنووری یەکێتی و پارتی لەگەڵ وڵاتانی دراوسێ سەرباری حکمی جوغرافیا بەڵام ئێمە دەبوو لە هەرێمی کوردستان سیاسەتێکی خارجی موحەدمان هەبوایە و سیاسەتمان بەرامبەر بەم هاوکێشانە کە پەیوەندی بە وڵاتانی دراوسێ پەیوەندی بە هەژمونی زلهێزەکان لە عێراق هاوکێشە ئەقلیمیەکان هەیە دەبوو سیاسەتێکی یەکگردوو و سیاسەتێکی مەدروست بوایە بەداخەوە جیاوازیەکان وای کرد لەوەشە سیاسەتێکی یەکگردوومان نەبێ بەڵام لە هەندێ قۆناغا و لە هەندێ پرسیشە یعنی کورد ئایا خۆڕسکانە بێ عەفەوی بێ یاخۆت بە تەکبیرکردن بێ یعنی قراری مشتەرەکی هەبووە لەبەرەوە بێمە بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکەین ئێران عاملێکی گەورەیە لە مەنتەقەکە هەرێمی کوردستان سەرووی 1500 کیلۆمتر حدودی لەگەڵ ئێرانە هەیە هێزە شیعەکانی عێراق حەلیفی ستراتیژی مێژوویی ئێمە بوون و لە بەرامبەر ئەمریکیەکان دۆستی ئێمە بوون ولا یازال تەواجدیان لە هەرێمی کوردستان دەعمکردنی هێزی پێشمەرگە ڕۆڵی ئەمریکیەکان لە شەڕی تێکشانی داعش ئەمانە یعنی ئێمە ئەبێ ئەم باڵانسە ڕابگرین و نەبین بە سوتەمەنی ئەم جەمسەربەندیانە و هەرێمی کوردستان نەبێ بەژێر پێی زلهێزەکانەوە و بەرەو چارەنووسێکی نادیار با بڵێن هەنگاو بنێ کەواتە ینی بە بڕوای تۆ ئەگەر لەو حاڵەتەشدا ڕوو بدا و هەرێمی هێزەکانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان پاشەکشە بکەن ئەمەش دیسان گرفتێکی دیکەیە باشە ئەگەر ینی بارودۆخێکی لەم شێوێش ڕوونەدات خۆ دەبینیت ئێستا هیچ لە گۆڕێنی و بەڵام بەردەوامی شێرش دەکرێتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان و ڕۆژانە جۆمانەوە دەبێت لێرە و لەوێ هێرش دەکرێتە سەر بنکە و بارگاکانی ئەمریکا لە هەرێمی کوردستانەری دەکرێت ئەمریکا چارەسەرێکی ناوەندی بۆ ئەم بابەتە بدۆزێتەوە ینی ڕاستی ئێستا پارێزگاری لە خۆی دەکات بەس قسەی جیاواز داواز دەکرێت بە نمونە باز لەوە دەکرێت کە سیستمی بەرگری موشەکەی دێنێت هەرێمی کوردستان باز لەوە دەکرێت کە هێزە سەربازیەکانی لە هەرێمی کوردستان و لە عێراقی شتۆکمەتر دەکانی هەرە شەوەی کە ناڕزایەکان لە بەغدا ڕوویدا هەرچی زوو بوو کەناڵ و میدیاکان باسییان لەوە کرد کە هێزێکی یەجگار زەبەلاح پارێزگاری لە کۆنسوڵخانی ئەمریکا لە بەغدا دەکات کە ئەستەمە بتوانرێ هیچ شێرشێگیان پەلامانێک بۆ سەرم کۆنسوڵخانی ئەمریکانی پێت وایە بەرنامە سەربازیەکانی ئەمریکا گۆڕانی بەسەردادێت؟ خۆی لە ڕاستیە کاک سەرتیب تەواجدی ئەمریکیەکان لە عێراق تەواجدێکی مەحدودە ئێستا ژمارەکانیان کەمە و لە ڕووی توانای سەربازیشەوە بڵێ هێزی گەورە و تۆکمان هەبێ لە عێراق لە هەرێمی کوردستان نیانە لەژێر ناونیشانی ڕاوێژکارانی سەربازی لە هەرێمی کوردستان لە عێراق هەن و بەشێک لەو بنکانەی کە ڕۆژانە ئەکرێنە ئامانج
لەلایەن بەرەی مەقاومەوە لە ڕاستیە یا ژمارەیەکی زۆر کەم سەرباز ئەمریکی تیا یا تایە نییە ئەمە لەلایەکی تر ئێستا یعنی تەواجدی هێز لە ئەرزی واقع یعنی شتێکی هێندە گەورە و کاریگەر نییە ئێستا دوو عامل هەیە دوو هۆکارێ زۆر هۆکاری با بڵێن کاریگەرن یەکەم هۆکاری اقتصادیە خۆ ئەمریکایە وڵاتانی تر ڕەنگە لە هەندێک وڵاتە هیچ تەواجدێکیان نەبێ بەڵام بە قەرارێک بە تەسریحێک لەلایەن بانکی فدراڵی ئەمریکی لەلایەن وەزارەتی گەنجینەی ئەمریکاوە ڕەنگە دراوی عێراقی داڕوخێنێ و اقتصادی عێراق داربخێنێ یعنی عاملی اقتصادی زۆر زۆر گرنگە کە بێ ئاگامانە عاملە بێت دووەم مەسلەی سەربازی و ئێستا هاوکێشەکە گۆڕاوە تەکنۆلۆژیای سەربازی تەحکوم بە گۆڕەپانی شەڕ بە بەرەی شەڕەکەوەکە یعنی ئەوانەی کە گورزەوە شێنەوە تیارانەی ئەمریکا ئەوانەی چەند ڕۆژی ڕابردوو نە لە قاعیدەی عینەسەدەوە هەڵساون نە لە قاعیدەی هەریرەوە هەڵساون و نە لە ڕۆژئاوای کوردستانشەوە هەڵساون ئەم فڕۆکانە بە پێی راپۆرتە ڕۆژنامەوانیەکان لە ئەمریکاوە 15-16 سەعاتیان بڕیوە هاتوون فڕەکەی بێفڕۆکەوانن قەسبی خۆیەکا و ئەگەڕێتەوە لەبەرەوە ئێستا تەکنەلۆژیای سەربازی لە ئاسمانەوە درۆن تەحکوم بە هاوکێشە سەربازیەکانەوەکە نەک ئەوەی کە ئەمریکا چەند بنکەی سەربازی لە عێراقیەوە چەند سەرباز و چەند چەک و تەقەمەنی لەو بنکانە هەیە ئەمانە لە ڕاستیە کۆمەڵی هۆکارن ئەبێ بە وردی دراسە بکرێ و هەم دۆخی عێراق دۆخی اقتصادی عێراق دۆخی خەڵک لە عێراق پرۆسەی سیاسی لە عێراق ناکۆکی قوڵی پێکاتە و لایەنە سیاسیەکان لە عێراق و دۆخی هەستیاری هەرێمی کوردستانیش بەرگەی هیچ جۆرە لە مجازفەیەک ناگرێ کەواتە کاک کاروان دواپرسیار بۆ جەنابەتەوەیە وەک پێشتریش باسمان کرد و کۆبوونەوەکەی ئەمڕۆ بێنجام کۆتایی هات و جەنابیشت باستەوە کرد کە ڕەنگە سبەینێ ئەو کۆبوونەوەی کە دەکرێت نێوان عێراق و ئەمریکا ڕەنگە بڕیاری زۆر مفاجئیتیانە بێ هەم بۆ شەقامی عێراقی هەمیش بۆ ئەو بارودۆخی کە دروست بووە لەبەرەوە چی چاوەڕوانی ئایندەی عێراق دەکات لەم بارودۆخی کە جیرۆدەی بووە خۆ لە ڕاستیان بارودۆخە درێژکراوەی یاخود دەرهاویشەی شەڕی غەزەیە بەداخەوە بە جۆرێک لە جۆرەکان غێر بەباشە عێراقیان بردە ناوەم هاوکێشەیەوە ئەم کۆبوونەوەی سبەینێ و کۆبوونەوەکانی ترکە بەردەوامیان نەبی ئەمە ڕێگە ڕاستەکەی بۆ چارەسەرکردنی کێشەکە نە موشک نە درۆن نە مزایدەی سیاسی نە دانیشتنی بێبەرنامەی پەرلەمان ئەمانە بە هیچ جۆرێک خزمەت بە چارەسەرکردنی کێشەکە ناکەن باشترین بژاردە باشترین ڕێگە درێژەدانە بە گفتوگۆی نێوان حکوومەتی عێراق و وڵاتە گردەکانی ئەمریکا و گفتوگۆ لەگەڵ هێز ولاینە سیاسیەکان و گفتوگۆ لەگەڵ ئێران بۆ ئەوەی لە ڕێی گفتوگۆوە بگەن بە گڵاڵەکردنی نەخشە ڕێگایەک بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە لەبەرەوە هەر جۆرە تەسعیدێک لەلایەن هەر لایەکەوە بێ خزمەت بەبەرژەوەندی هیچ لایەک ناکەوە ئەنجامەکەی لە خزمەتی هیچ لایەکە نابێ زۆر سپاس بۆ بەڕێز کاروان یاروەیس ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕاستەخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی سپاس بۆ وەڵامی پرسیارەکانیمە بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری پانۆراما بوون هەر شاد بن